سڵاو بینەران ئەو کاتتان باش. ئێستا فیلمەکانیان بڵێن فیلمە زەبەلاعەکان فیلمی سوپەر هیرۆن. خەڵکێکی زۆر بەدڵیانە هەر بۆیە بە میلیۆنان دۆلار کۆ دەکەنەوە، بەڵام بێگومان هەموو کەسێک حەز بەم فیلمانە ناکەن. ئەمڕۆ باز لە 10 فیلم دەکەین کەوا لە ساڵی 2015 بڵاو کرانەوە. فیلمی جیاوازن و شایانی بینینن وە سوپەر هیرۆنین. با دەست پێ بکەین. ژمارە 10 فیلمی بلاک ماس. بلاک ماس لەو جۆرە فیلمە مافیەگەرانەیە گەر تۆزێک حەز بە نواندنی جۆنی دیپ بکەی، حەز لە فیلمێکی تاوانکاری و کەسێکی زۆر توندڕە و وهروەها لێخۆش نەبوو، چیرۆکێک لە ڕووداوی ڕاستەقینەوە گیراو بکەی بەدڵت دەبێ و لە یادت ناچێ. نواندنە سەرنجڕاکێشاوەکەی دیپ وەکو کارکتەری وایتی و هاوڕێی گەندەڵەکەی بریکاری FBI فیلمێکی دووبارە نەکراویان دروست کردووە. بلاک ماس شایانی بینینە. ژمارە 9 فیلمی ستیڤ جوبس. ناوی فیلمەکە هەر بەخۆیەتی باسی پیاوە بەلیمەتە ئەمریکیەکە دەکات کە کۆمپانی ئەپڵی دروست کردووە. لە کۆمپانیەکەی خۆی دەردەکرێت و چۆن دەتوانێت بێتەوە ئەپڵ و ببێتەوە سەرۆکی ئەپڵ و بۆ جارێکی دیکە جیهانی تەکنۆلۆژیا بگۆڕێت. زۆر کەس پێی وایە ستیڤ جوبس گەورە کراوە، بەڵام بەبینینی ئەم فیلمە نهێنی ژیانی ئەو کەسایەتێت بۆ ئاشکرا دەبێت کە چی کردوتە قوربانی بۆ سەرخستنی بیرۆکەکەی و گۆڕینی جیهانی تەکنۆلۆژیا. مایکل فاسبامدەر بە ڕۆڵی ستیڤ جوبس بەشدارە و شایانی بینینە. ژمارە 8 فیلمی لێجند. تۆم هاردی بە دوو ڕۆڵی برای دوانە لەم فیلمە ڕۆڵی دوو مافیا بەریتانی دەژێڕێت بەناوەکانی کۆڕەی. دوو مافیا دوو کەسایەتی شار کەوا ماڵمەڵەکردن لەگەڵیاندا ئاسان نییە. هێڵی کوشتنی کەسێک و لێخۆش نەبوون لە کەسێک لەسەر بچووکترین هەڵا یان تاوان لەوانەیە نەبێت. لێجند فیلمێکی بەچێژە، بینینی وەکو خاوەنی کۆمەڵە چرکە ساتێکی لەبی نەکراوە، هەر بۆیە شایانی بینینە. ژمارە 7 فیلمی زەویج. ئەگەر بە بۆچوونی زۆر کەس ترسناکترین فیلمیش نەبێت، بەڵام یەکێک لە ترسناکترین فیلمەکانە لە مێژوودا. کەشێکی سارد و سڕ، چیرۆکێکی سارد و تۆقێنەر لەسەر پیرێژنە جادوگەرەکەی ناودارستان کەوا ڕاوی کچەک دەنێت بۆ ئەوی بکاتە قوربانی بۆ بەدەستهێنانی نەمری. فیلمەکە لە فولکلۆری ئوروپیدا وەرگیرا و زمان و شێوەزارەکەی ئەو کاتە و نواندنە نایابەکەی ئانیال تێلێر جۆی و کاری دەرهێنانی نایابەکەی ڕۆبێل ئێدگار کەوا دەکات فیلمێکی تۆقێنە لەبی نەکراو دروست بکات و هەروەها بە تەنیا سێری مەکەن گەر کێشەت لەگەڵ دیمەنی ترسناک هەیە. ژمارە 6 فیلمی سپێکتەر. لەوانەیە باشترین فیلمی جێمز بۆند نەبێت، بە تایبەت لە چاو سکایفۆڵ و کاسنۆ ڕۆیاڵ، بەڵام سپێکتەر شوێنێکی تایبەتی لای عاشقانی بۆند هەیە، بە تایبەتی دیمەنی سەرەتایەکەی و پەیوەندی خۆشەویستەکەی بۆند و مادڵ نسوۆڵ باشترین نییە، بەڵام شایانی بینینە چونکە دانیال کۆرک هەموو هەوڵێکی خۆی بۆ داوە. ژمارە 5 فیلمی فیورس 7. زۆربەی هەوادارانی فاستن فیورس لەوانەیە هاوڕا بن کەوا بەشی حوتم دڵخوازترین فیلمی ئەو زنجیرەیان بێ. گەورەترین هۆکارش بۆ ئەم قسەیە ئەمە دوایین فیلمی کارکتەری کۆچ کرد و پۆڵ وۆڵکرە کە تێیدا بەشداری لە فیلمێکی فاست کردبێت. تەواوی ستافەکە لە جێسن ستیهان، The Rock، میشەی لۆر و ڕێگز فیندزێل و بێگومان پۆڵ وۆڵکر تێیدا بەشدارە. فیلمەکە زۆر باشە و شوێنێکی تایبەتی هەیە لە لای هەواداران. ژمارە 4 فیلمی The Martian. دایان فیلم لەسەر هەساری مەریخ هەیە، بەڵام هیچ کامیان بەقەدەر ئەم فیلمەی دەرهێنەر ڕیدل سکوت زانستیانە باسی مانەوەی مرۆڤ لەسەر مەریخ ناکات. تەنانەت ناسا دانی بەوەدانا کەوە ئەم زانستەی لەم فیلمەدا بەکارهاتووە ڕێگەی تێدەچێت مرۆڤێک بەم شێوە لەسەر هەسارە سوورەکە ڕزگار بێت و بتوانێت لێوە بژیت. وەکو هەموو کاتێک مادەی من بە ناوازەی تەواوی لە فیلمەکەی لەسەر شانی خۆی هەڵگرتووە، هەر بۆیە شایانی بینینە. ژمارە 3 فیلمی سیکاریۆ. فیلمی ئەکشن زۆر بە ئەستەمی دەتوانێت نمرەی 92 لەسەر نۆتێل تەمۆیتۆ بەدەست بهێنێ و شایانی ئەو نمرەیە چونکە لەوانەیە واقعیترین فیلمی سەربازی ئەمریکی و مەکسیکی بێ. لەسەر چەند ئۆپرێشنێکی نهێنی توند لەسەر سنوور ئەو دو وڵاتە ئەنجام درابێت. بنیسیۆ دلتۆرۆ، جۆش برۆلین، میلی بلانت بینینیان پێکەوە لەم فیلمەدا لەبی نەکراوە، هەر بۆیە شایانی بینینە. ژمارە 2 فیلمی سپۆتلایت. هێمنترین فیلمە کە لەم لیستەدا باسی بکەین، بەڵام هێمنەکەی مەبەست لە فیلمەکەیە. ئەم فیلمە خەڵاتی ئۆسکاری بۆ ساڵی پێشوو بەدەستهێناوە وەک باشترین فیلم.
باسی چەند ڕۆژنامەوانێک دەکات کە بە دوای کێسێکدا دەکەون لەسەر ئاشکراکردنی دەیان قەشە لە ئەمریکا بە تایبەتی شاری بۆستن کەوا دەزرێژی سکسیان کردوێت سەر منداڵان ڕووداوێکی ڕاستەقینە مارکل ڕۆفۆلۆ مایکل کێتین نمونەن لەم فیلمە هەر بۆیە شایانی بینینە. ژمارە 1 فیلمی The Revenant. ئەم فیلمە لیوناردۆ دیکاپیرۆ کەوا خاڵاتی باشترین کارکتەری پێوەرگرت. The Revenant باسی مانەوە لە ژیانی پیاوێک دەکات دوای ئەوەی لەلایەن ورچێکە هێرش دەکرێتە سەری و لەسەر ناوچەیەکی شاخاوی و نەبوونی یارمەتی خەڵک. گەر تا ئێستا نەتان بینیوە کەواتە فیلمێکی ناوازەی دیکاپیرۆ و تۆم هاردیتان لە دەست داوە. هەر بۆی هیوادارم بچن بینەری بن. بینەرانی خۆشەویست بەم شێوە هاتینە کۆتایی ڤیدۆکە هیوادارم بابەتەکە جێ ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت و ئەگەر هەر ڕەخنە و پێشنیارێکتان هەیە تکایە لە کۆمنت بۆمان بنووسن تا بابەتێکی دیکە و دە لە باشترین فیلمەکانی جیهان هەشاد بەختەوە.